عزیزانم سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازین بە خۆشحاڵیەوە ئێوارەش بە یارمەتی هاوکارانم پرۆگرامێکی نوێی بە پابند بینتان پێشکەش دەکەین بۆ هیوایم پرۆگرامێک بێت بە سوودی بۆ هەموو لایەکتان هەبێت وەکو هەموو ئێوارەکانی دیکە پرۆگرامی بە پابند بین ئەم ئێوارەش میوانداری دوو پزیشکی پسپۆرمان کردەوە یەکێک لە میوانەکانمان دکتۆر سیروان محەممەدە پسپۆڕی نەخۆشیەکانی هەنای و دڵ دکتۆر سیروان زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵین کامڕۆ لەگەڵ ئێمە ئامادەیت یەکێکی دیکە لە پزیشکەکان دکتۆر ماردین عوسمانە پسپۆڕی نەخۆشیەکانی دان دکتۆر ماردین تۆش بەخێر بێت خۆشحاڵم کەم ئێوارە لەگەڵمانن لەگەڵەوەی کە ئێوە لە دەستگای مرۆیی مام ئەو پرۆژەی ڕاگەیان پرۆژەی پەلەچارە ڕۆژانە لە ڕێگەی ئۆنلاینەوە بە واتساپ پەیوەندێکی زۆرتان پێوەکرێت لەگەڵ ئەرکەکانی خۆشتاندا وەڵامی زۆرێک لە پەیوەندەکانە دەنەوە و نەخۆشی جیاوازیان هەیە و بەتایبەت لەم بارودۆخەیە کە ئێستا نەخۆشی کۆرۆنا کە با و خەڵک ترسێکی زۆری لا دروست بۆ و لەگەڵ ئەوەشدا کلینکەکان کە داخراون ناتوانن سەردام بکەن زەختێکی زۆر بۆ ئێوە ئەگەڕێتەوە پێم خۆشە باسی ئەوە بکەین کە ئەو پەیوەندیانە ڕۆژانە کە زیاتر بە ئێوە ئەکرێت چین و ترسی خەڵک زیاتر لە چی نەخۆشیەکە دکتۆر سیروان ئەگەر تۆ وەڵامان بیتەوە بە شێوەیەکی گشتی نەخۆشەکان خۆتەزانی ئەم ماوەیە کە عایادەکان نەماوە زۆربەی شاریەکان نەماوە نەخۆشەکان پێویستیان بە ڕاوێژ هەیە بۆ نەخۆشیەکان بە تایبەتی ئەوانی زەختیان هەیە شەکریان هەیە دڵیان هەیە نەخۆشی درێژخایانیان هەیە پێویستیان بۆ هەیە بین سەردان بکەنەوە جا لەم ماوەیە ئەو شتە نەماوە خۆشبەختانە دەستگای مرۆیی مام توانیەتی ئاسانکاری بکات لەم ڕێگەیەوە کە بتوانین یارمەتی نەخۆشەکانمان بین لە نوۆی بەیانی هەیە هەتا 4 عەسر ئێمە زۆر جار دوای ئەوە شار بمانیت بەڵام ئێمە ئامادەی هەست کاتێ بێ هاوکاری خەڵکی خۆمان بکەین و خەڵکی کوردستان بە تایبەتی سلێمان بێگومان ئەو ئەرکە قورسێکی ئەوە کورتانتە سەرشان هەوە ئاسان نیە زۆر سپاس بۆ ماندوو بوونتان دکتۆر ماردین پەیوەندیەکان زیاتر چین کە بۆ وەڕستانەوە ئەکرێت سەر چی پرسیارەکەن بەڵێ ئەم دەستگایەکە دروست کرا ئەرکێکی تر بوو بۆ پزیشکان بەڕاستی ئێمە ڕۆژانە و نەخۆشانێکە خۆمان بینی ومانن پەیوەندیمان پێوەکەن ینی بۆی کە ئیشەکەیان تەواو نەکراوە یان ئازارێکیان هەیە یان کێشەی دانیان هەیە بە شێوەیەکی گشتی بەس ئەم پرۆژەیەکە کارێکی وای کرد ژمارەی ئەم پزیشکانەی کە ئێمەین بدرێ بە بڵاو بکرێتەوە ینی بۆ ئەوی هەر کەسێک کە بۆن منە دکتۆر ماردین یان دکتۆر سیروانیان هەر پزیشکێکی کە ناناسێ بەڵام بتوانێت پەیوەندی پێوە بکە و ڕایژی پێ بکە و هۆکاری گرنگی ئەم پرۆژێش بۆ ئەوە گەڕمەوە لەم کاتەیە کلینیکەکان وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد داخراون و ئازاری ددان ئازارێکە لە دوای کاکتۆرۆزەم لە دوای سەرەتانەوە ئازاری دان دەڵێ خۆ دەژمنەکەشم ئازاری دانی لەبەرەوە پەیوەندیەکان بەڕاستی پەیوەندیەکان زۆرن و پرۆژەیەکی زۆر باش بوو ئێمە توانین ڕایژمان لەگەڵاکەن عیلاجیان بۆ ئەنێرین زۆر بەیان ئەنێرینە دەرمانخانەکە لەگەڵ دەرمانخانەکە قسە ئەەکەین بۆ ئەوی بتوانین کەمێ لەو ئازاریان کەم کەینەوە هەتاوەکو کاتی ئەوەی کە ئینشاءالله ئەم پەتایەتی ئەپەڕێ و ئاەکان تەندروستێکی باش بۆ هەموو لایەکە خوازین و ئێوەش لە ساغ و تەندروست باش بن ئەو وەرکە بەڕاستی وەکووتم ئاسان نییە هەر لەسەر لای تۆ بمێنمەوە دکتۆر ماردین لەسەر خەرخەرەکردن لەم فتریا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە پزیشکەکان ڕێنمایی ئەویانە کردین کە خەرخەرە بکەن لە ڕێگەی دەمەوە بۆی کە ڤایرۆسەکە لە ناو دەممان نەمێنێتەوە ئەگەر چوبێتە ناو دەمەوە یاخودەوەی کە قورگەکە هەمیشە بەتەڕی بمێنێتەوە ئەمە تاکو چەندێک سوودی هەبووە بەڵێ خۆی ئەم ڤایرۆسە بنیەتی ئەم ڤایرۆسە بە شێوەیەکە تا نەگاتە ریسپایرێتەری سیستمی ئەی نەگاتە سیەکان ئیشی خۆی بەو زەبرە کوشندەیە ناکات بۆیە کە ئەمێنێتەوە لە دەمایە لە قورگە تۆ دەمشۆری پزیشکی بەکارێنی کە جۆرە تەعقیمێکە ئێمە نەخۆشی وا هەبوو پێیان تو بۆ منە غەرغەرە بە ئاو خێ بکە ئەیش ڕۆڵێکی باشی هەیە وەکو تەعقیم بەکاری هێنێ ڕێگە ئەیاد بۆی کاگەر دەم وشک نەبێ بپەڕێتە بۆری هەناسەوە کە دەمت تەڕ کرد ئەڕواتە ناو گەدەوە و گەدەش ئێرسیێلی گەدە هێندە بەهێزە ڤایرۆسەکە ناتوانێت هەیە گەشە بکات و تیا ینی زەرە لە نەخۆشەکە هەیە بەکارهێنانی دەبێت ئاو خێ و دەمشۆری پزیشکیش هەر هەیە لە هەموو سەیدەلەکان ئەم دەمشۆرە پزیشکی بڵێن کلۆرۆهێکسیدینە بە ئەنواع شەریکات هەیە لە سەیدەلەکان ئەمە هەم بۆ ئیلتیهابی پووکیش باشە
و هەم بۆ ئەوەش باشە کە ناو دەم تاقیم کراوی بە تەڕی هێڵێتەوە و جوینی بنێژ بە هەمان شێوە هەردەم تەڕەکات کۆمەڵێ ئامۆژگاری دایمەن ئەدرێ بە نەخۆشەکان وەکوتر بێت لەم پەتایش وەڵام لەم کاتی کۆرۆنایە سوودی زۆری ئەبێ لە پێناو چیە لە پێناو ئەوەی کە نێڵیت ڤایرۆسەکە بگاتە ڕیسپایرەتەری و سیەکە. زۆر باشە. دکتۆر سیروان بێگومان تۆش پەیوەندیکی زۆرت پێوەکرێت لەسەر ئەو قەلەقی و دوودڵێکی زۆری دروست کردەوە ڤایرۆسە و ترس لە ڤایرۆسەکە و هەندێکان نیشانەی پەتاوەرزەکان هەستەکەن کە ئەو پەتایە بەڵام بەر لەوەی کە باسی ئەو بکەین دوو پەیوەندی تەلەفۆنیمان هەیە با بچینە لای پەیوەندیەکانیش بزانین پرسیارەکانی ئەوان چین. کاک تاریقمان لەگەڵا لە سلێمانیەوە. کاک تاریق ئێوارەت باش. کاک تاریق گوێت لە ئێمەیە؟ بەڵێ بەڵێ گوێم لێ بەڵێ. ئێوارەت باش فەرموو چی پرسیارێکت هەیە؟ زۆر سپاس. باش. ئەم کاتتان باش. زۆر سپاس کاک تاریق. باش. کاک تاریق بەڵێ. لە ڕێگەی مۆبایلەکەەوە گوێ لە ئێمە بگریت سپاس دەکەین. ئەم کاتتان باش. کاک تاریق تەلەڤیزۆنەکەت کەس کە بێ زەحمەت لە ڕێگەی مۆبایلەکەتەوە گوێ لە ئێمە بگرم. بە خێراتنی دکتۆرەکەم ئەم کاتتان باش. زۆر سپاس. خۆش بیاخوا. وەڵام من پرسیارێکم لە دکتۆر هەیە. فەرموون. لە 2010 من خەستەرەی دڵم بۆ کراوە هەتاکو بڵێن تقریبان مانگێ لەمە پێ دوو مانگەوە پێ هیچ کێشەیەکم نییە بەرزی سەکێنە نزیکەی مانگ نییە کە بێت دوو مانگە بێت دڵم پەلەپەلە کات کە بە هەوڵاتی شارۆم تۆزێ کەنە نەفەسیە بم ئێتر نازانم جوابی دکتۆر چییە و دکتۆر سیروان هیچ پرسیارێکت هەیە؟ عەفوان 2010 کە بۆیان کردی بەس قەستەرە بوو یان وەڵا شەبەکە و باڵۆنیشیان بۆ دانام چەند دانیان بۆ جواب بۆی دانام چەند دانیان بۆ دانای؟ وەڵا تقریبا دوان دوو دەمارم گیرا بوو دەمارێکیان لە سەتا شەش بوو دەمارێکیشان لە سەتا 30 بوو. تەمەنە چەنە کاکە؟ وەڵا تقریبا 52 ساڵم. 52 ساڵ زەخت شەکرە نەخۆشی تر بێت گەلە چاوریەکان نەخۆشیێکی ترم نییە تقریبا ئەو مانگنیە کە بێ دوو مانگە بێت دڵم پەلەپەلە کات بەزی تر پەلەپەلەکەش هەموو کاتێک نییە. تەنگە نەفەسە بی؟ تەنگە نەفەس نازم بەزی تر نازانم بێت بە سەبەبی ئەوە سنگە نایەشێ؟ سنگم نایەشێ. دەرمانەکان مەزبوط هەمووی هەیە ئەوانی کە بۆیان دانا؟ وەڵا دەرمانەکانم بەس حەبی پارەستۆڵە خۆم تر ئەوانیکە ئەمی تەواو بوو بەس نایخۆم. دەرمانی دڵ؟ ناوەخە نایخۆم. بەڵێ بیخوا دوای قساکەین. بەسی تر نازانم بۆ کاری خواردنە بەعزە شتێکە خۆم ئەوانین ئەوە بێت. پارێزی خواردنەکەیتی چەوری و شتەکان؟ پارێزی چەوریەکەم بەس یەکە بخۆم وام بێتێت. بەڵێ زۆر باشە. چاوەڕێی جوابی جەنابم. سپاس کاک تاریق سپاس بۆ پەیوەندیەکە دەچنێ لای شیرین خان لە سلێمانیەوە لەگەڵمانە. شیرین خان ئێوارەت باش. دیارە پەیوەندیەکەی چاوە شیرین خان بۆ هیواین کە پەیوەندی بکاتەوە وەڵامی کاک تاریق بینەوە. بەنسبەت کاک تاریقەوە کاک تاریق دوو ینی قەستەری بۆ کراوە ئەڵێ لەم 2010 بەڵام دوای ئەوە چارەسەری نەماوە. ئەوانی کە قەستەراکەن و شەبەکەیان بۆ دانرێت چارەسەریان نابێت لێ ببڕێ. جا کاک تاریق ئەبێ بەردەوام بێ لەسەر دەرمانەکان سەردان بکاتەوە بۆ ئەوەی کە ئەو دڵپەلەپەلەی کە هەیەی گومان هەیە لەوانەیە خوا نەخواسە ئەسە دەمارێکی تری گیرا بێت یان هەرە و دەمارە کە شەبەکەی بۆ دانرا ئەو دەمارە گیرا بێت ئەو دڵپەلەپەلە شەرتیش نییە ئەوە بێت لەوانێت بەس ئەمە دڵڕاوچی وەکو ئێستا باسمان کرد ئەم ماوەیە کە مەسەلەی کۆرۆنا هەیە ترس و لەرز لە دینی خەڵکە مادەم تەنگە نەفەسی لەگەڵانیە سنگی نایەشێت احتیمالیت هەیە هەر دڵڕاوچێکی ئاسایی ئەم وەزعەبێکە هەیە بەڵام پێویستی بەوە هەیە پشکنین بکات فەحسی تەختیت بکات هێڵکاری دڵ ئیکۆ بکات بۆ دوای ئەوە بەڵام ئەو چارەسەرانی کە ئێستا هەیەی و بە دەفتەر وەریگرتووە ئەو کاتە ئەبێ وەریگریتەوە کاک تاریق ئەبێ ئەو علاجانە وەرگرێت چونکە دەرمانێکی تیا هەیە کە پێڵین بێتە بلۆکەر لیانی دڵ هادی ئەکاتەوە بۆ نەخۆشەکان نووسێ بۆ ماوەیەکی درێژخایەن لەگەڵ حەبی چەوری و حەبی ئەسپرینەکە کە نابێت لەیان ببڕێ بە تایبەتی حەبی ئەسپرین و حەبی چەورێکە هەتایە ئەبێ بیخوا هەتا لە ژیانە هەیە بەرەوە ئەبێ و دوانە بخوا و لیانی دڵەکەشی سیر بکرێت ئەگەر تەختیت بکات مەسەلەن بۆ نمونە بچێتە تاوارێکە تەختیت بکە ئەگەر لیان دڵی سەری ئەبێت ئەو حەبی کۆنکۆر هەیە توانێت لەگەڵ یا بیخوا بۆی کە دڵپەلەپەلەکەی نەمێنێ ئەگەر دڵە ڕاوکێش بێ ئەوە چارەسەری تایبەتی بۆ بۆ هیواین کە دڵە ڕاوکێکەش ینی چارەسەر بێت ینی پێویست ناکە دڵە ڕاوکێ بکەین سپاس بخوا کە هێواشێواژوە ڕەوشەکە ئارامە بێتەوە و ترسی ناوێت لە ڤایرۆسەکە و بەتایبەت لە هەرێمی کوردستان کە زۆر ئاسان بوو. پرسیارەکەی جەناب ئەم ماوەیە کە
دڵڕاوکی دروست کردو و مەسلەی کۆرۆنا مەسلەیەکە بە گاڵتە نابێ وەرگیرێ هەموو جیهانی گرتوتەوە هەنێ وڵاتیش هەبووە کە گرتوێتی و دوای کۆنتترۆلی کردووە دوای کە ڕێنمایەکانیان واز لێ هێناوە دەستی پێ کردو بۆ نمونە سنگافورە لە کۆنتترۆل دەرچووە بەڵام ئەمەوە ناگەێنێ ئێمە ترس و دڵڕاوکیەکە کاریگەری لەسەر جەستەمان هەبێ و ئەم دەرونیە کاریگەری لە جەستە بکە یعنی سایکۆسۆماتیک ئیفکتیە بێ پێ وترێ دەرونی جەستەی بۆ نمونە لەم ماوەیە ئەوانی کە زۆر دروستە بێت دڵڕاوکیە زۆرە دڵڕاوکێ بەرزبوونەوەی پستانی خوێن بەرزبوونەوەی شەکری خوێن زیاتر لیانی دڵ و مەسلەی ناڕێکەکانی کارەبایی دڵ و ئەمانە دروستە بێت بێژگەلەوە واسواسی دروستە بێ سند لەوانەیە لە ماڵەیە دەستی شتووە کەچیان لە خۆی هەڵەسێت جارێکتر دەستە شواتەوە واسواسی ئەمانە هەمووی دروستەکان بەڵام ئەوەی کە پێویستە ئەو نەخۆشانی کە نەخۆشی درێژخانیان هەیە ئەبێ بەهادئی و ترس و دڵڕاوکێ لە ناو خۆیانە زۆر دروست نەکەن بۆ ئەوەی باری تەندروستیان خراپتر نەبێت چونکە ترسی زۆر بەرگری لەشدا ئاوازێنە ئەوانی کە زۆر کێشی گەدە زیاکاتەوە کێشی قۆڵۆن ئەوانی کە هەڵچوونی قۆڵۆنیان هەیە ئەوانە لەم ماوەیە زیاتر دروستە بێتەوە ئەوانی کە تەلەفۆنی شەکەن زۆربەی بۆ ئەم بابەتانەیە کە باسمان کرد بەڵام بە شێوەیەکی گشتی ترسی زۆر لە ڕاددە بەدەر ئەو بێتە هۆی نێگەتیڤ یان کاریگەری سلبی لەسەر جەستە. زۆر باشە دکتۆر سیروان. دکتۆر ماردێن بەرەوەی کابچینە لای پەیوەندیەکانی تەلەفۆنی دیکەمان لەم ساڵانەیە خۆت لەم ماوانەی ڕابردوودا خەڵکانێکی زۆر جوانکاری دانەکانیان نەکرد لە ڕێگەی هۆڵی سمایل بێت ئەگەر هۆڵی سمایل بێت یاخود سپیکردنەوە بێت بە لەیزەر یاخود هەر جۆرێکی دیکە لەوانەی کە بۆ خۆت ڕەنگە باشتر بزانیت ئەمەوێت باسێکی ئەوانم بۆ بکەیت ئەمە هیچ زیانێک بەدانە ئاسایەکە ناگەێنێت دانانی هۆڵی سمایل یاخودەوەی کە سپیکردنەوە بە لەیزەر کە لە پێشتریشدا پرسیارم نەکرد بەڵام بەر لەوەی کە وەڵام بێتەوە با بچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان بەهارخانمان لەگەڵە لە کەلارەوە بەهارخان ێوارەت باش ئەم کاتە باش بەهارخان سڵاو لە بەڕێز و لە هەردوو دکتۆری بەڕێزی زۆر سپاس بەهارخان چاوەکەم وەڵام پرسیارێکم هەیە بۆ سیروان ئەگەر ئەرک نەبێت فەرموو برایەکم هەیە تەمەنی 20 ساڵە بۆ ماوەی نزیکەی ساڵێکە دێت تووشی نازکچوون بووە ئەم نازکچوونەیشی چۆنە بڵێ ڕۆژێکا ئەتوانێت سێ بۆ 4 جاردا ئەنچی ئەوە نییە بڵێ تەناویکا و ڕاکاتە سەراو هەر نان بخوا لە دوای ناخواردن یەکتر ئەبێت بچێتە سەراو دەست ئەوە شمانە بۆی کردو ئەڵێ تووشی نەخۆشی ئەو بووە کردنی ئەلێڤیای دروست کردووە لە مەعیدەیە و ڕێخۆڵەکانشی تووشی ئیلتیهابات بووە چارەسەر وەرەگرێت لە دوای تەواوبوونی چارەسەرەکەی هەم دیسان وای دێتێتەوە بەڵێ بەنسبەت وەزنی دابەزی و کێشی وەڵی وەزنی زۆر کەمە ئەوە نیە لاوازە 48 کیلۆیە 48 تەمەنی 20 ساڵە تاوشتی لەگەڵانیە تا وەڵی ئەو بەڵێ تای لەگەڵ هەیە و شاری خۆشی دابەزێ بەڵێ ئەو بیسایە عیبنە بێ خوێنی پێوە نییە کە دایمەوەی لێتەوە چونکە جاری وایە ئەو میکرۆبە دەرەچێتەوە لە فەحسا و بەبێ ئەوەی توش بوو بێتەوە بەینەکە بە حاڵتەکە بێ بە تایبەتی لە کاتی فەحسا ترۆفۆزۆید یعنی ئەو میکرۆبە نەک کیسەکانی سیستەکان ترۆفۆزۆیەکە دەرچوو بێ بەنسبەت ئینەوە نازۆر هیچ هەناوبینێکی کردووە نازۆری قۆڵ نازۆری نەکردە بەڵام هەر بەسی بیسایی و لەگەڵ سۆنەرمان بۆی کردو بەڵێ هیچ شتێکی تری دیانێ بەس کچوونەکە ئەو میکرۆبە بشانەیەتەوە بەڵێ کەسی تر لە ماڵۆ نیەتی بەڵێ بەڵام دکتۆری وتی ئەمە شتێکی پیسی خواردەوە بۆ هێوایداتە خۆی وتی یەک دوو جارێ لە فەم لە دەرەوە خواردە ئێتر نازانمین ئەوە بێدات سەوزە و ئاوی دەرەوە و خواردنی دەرەوە ئەبێ نەخوا دوایش جوابەکانی ترتان ئەینەوە هیچ پرسیارێکتر نیە لە بەرخان سپاس بۆ پەیوەندیەکە دەچینە لای کاگارام لە گەرمیانەوە کاگارام ئێوارەت باش سڵاوتان لێبێ ئێوارەتان باش سڵاو لە بەڕێزش بەخێرهاتنی و بەڕێزانەکەی سپاس بەڕێز خاتون من پێش 5-6 مانگە تقریبا لە شتێک ترسام زۆر ترسام ترسێکی خراپ چوو بە دڵمەوە لە شوێنێ دەوامەگەم شوێنەکەم بڵێن تەنهاییەوە لە ئەنجامی زەرعێکی عملیاتێکم زۆر ترسام کاریگەری زۆر کردە سەرم تقریبا هەفتەیەک من خەوم نەبوو بەهەرحاڵ کۆشتی وایشمە کردی دڵم وتیان عیبی نییە بەڵام
ئێستا ڕائەکشێم تقریبا ئەو دوای 5-6 مانگی هەر لەگەڵ ڕاکشانە لەسەر پشت عیب نەبێ دڵە کوتەم هەیە یعنی گیانم ئەتەزیە لەگەڵ خەوە گیانم ئەتەزیە ئەبزانین دکتۆر چیمان پێڵێەوە ڕاستی بێت لەبەرم وەگەڵ کارانە هیچ مەنای بوو بێت بەڵێ پێشەوە حاڵەتە هیچ حاڵەتی لەم بابەتەوە نەبووە قەت سەردانی دکتۆری دەرونی و نەکردو هیچ کێشەیەکە نەبووە ناوەڵا بەڵام کێشەی معیدەم هەبووش نەبزانین نەخۆشم تێکە چوم ناوە دەموچام تێکە چوتو نەبوو سەردان دکتۆرم کرد هەستمە کرد ورگمایە کێشەکە لە ورگمایە بای ئەکرد نازوریان بۆ کردم دکتۆری هەنایی وتی تۆ معیدەت ڕووشا و دوانزەگرێت بریندار و قۆڵۆنی عەسەبیتی شەیتر نازانم لەگەڵ لەکا خواردنیشە تێکمەدا نازانم ئەوەیە کاریگەری کاتە سەر دڵەکەم بەڵێ لە چی ترساوی ئەتوانین بزانین والله عملياتي قريب لقروب مابو او قريمه بري يتر بوتي انا بيه زرعي كي من الشهر زايم نبو لم زرع وشتا او باساني واكري يستاهل الشقامه درباري او نقوشي زورانا وراسي بيه سرجك راسي وخو هذا دونو كاريجري اللي يمكن بو ماوي هفتيك من زور تسام لو تا انجام زرعكم درشيك دوايوا کاریگەری لێم کرد ئەو الحەمدولله زەرعەکەیش پاک دەچوو تۆ لە سەرەتان ترساییان لە کۆرۆنا نە کۆرۆنا باش سەر چاوتەوە تەندروست باش بێ کاگاران سپاس بۆ پەیوەندیەکەت بەر لە بچینە وەڵامەکانی ئەوان بە دکتۆر ماردین دیارە خەڵک زۆر ترساوە ئەم فترەیە لە نەخۆشی کۆرۆنا دانیشان هەر بیر چۆتەوە باسی ئەومان کرد کاوەڵی خۆی چارەسەرکردنی دانیان بۆ فانکشنەڵیە یان ئیتێتیکەڵیە فانکشنەڵەکەمە بەسمان لەوەیە بۆ نمونە ئەو کەسە دان بۆ دووشتە یانی بۆ دوومە بەستە یانەوە تا جوانی ئەیە بە خەڵک یاوە تا نانی پێخورێ و بۆ جوین و بۆ بچڕین بەکارێت ئەمە فانکشنەڵەکەیە ئەمە ئەو کەسانە بوون منە کلۆریەکیان هەبێ کێشەیەکیان هەبێ ئەبێت چاکی بکەن بۆ بتوانن بەردەوام بن لە ناخواردن خۆ دەزانیان ئینسانەگەر ناتوانن نان بخوا نانێکی تەندروست بخوا لە ڕێدانێکی تەندروستەوە ژیانی باش نابێت تەندروستی باش نابێت لە ڕووی ئیسێتیکەڵیشەوە ئەوەی کە جەناب باسی کرد بۆ جوانکاری ئیتر ئەتوانی لە ڕێی بلیچینەوە لێزەرە یان لە ڕێی پڕکردنەوە دانیشکێ ناشرینە ئەی پڕکردنەوەکەش هەم فانکشنەڵە چاکیەکە هەم جوانیەکە بلیچینەکە سپیکردنەوەیە سپیکردنەوەی ئاسایی هەیە کە پۆلیشی پێوترێ دانەکان سپیەکاتەوە بەڵام بلیچینەکە ئاستی سپیکردنەوەی زیاترە چونکە ئەو تەبەقەی کە پێوتێ دێنتینەتیبی لە دەرەوە لە ئینەمڵەکەەوە لە مینای دانەکەەوە بۆ ناوە بۆریلەی ورد هەیە ئەمە بلیچینەکە ئەچێتە ناوی ئەوانش سپی ئەکاتەوە بۆیە زیاتر شکلێکی سپی ئاات بە کەسەکان و هۆلی سمایڵیش زیاترەکەوێتە سەر ئەو کەسە خۆی هەیە بەڕاستی هەموو شتێکی ئەوێ جوان بێ سپێشەڵ بێ ئەچێت بۆ نمونە هۆلی سمایڵەکەش دروزەکە لە بەرەوەی شکلێکی زۆر جوانتری باتێ و هەروکو خۆشیڵی هۆلیدانە دەرکەوم هەر ئەوەیە ڕاستە هەندێک کات ئازار دروستە بێت لە دانی سەرۆمان یاخۆ لە دانی خوارەوە بەڵام بەجیاجیا هەندێک کات ئەم ئازاری زۆری دانی سەرەوە ئەبێتە هۆی سەرێشە ئایمە پەیوەندی بەدانەکەەوە هەیە ببوورە خۆی دانئێشە بڵێن زیاتر کێشەی ئەو دانانی کە لە خوارەوە ئازاریان هەیە ئەمە زیاتر ئەبێتە هۆی گوێ ئێشە ئەبێتە هۆی سەر ئێشە دانی سەرۆژ بە هەمان شێوە ئەیکا بەڵام زیاتر دانەکانی خوارەوە چونکە ئەو دەمارەی کە هاتۆتە خوارەوە بڵێن سەپلایان خوێن ئەگەێنێ بە دانەکانی خوارەوە هەر لە جملە عەسەبیەکان بە شێوەیەک دابەزیوە لە گوێشەوە نزیکە بۆ نمونە ئەگەر تۆ دانێکی خوارەوە بەشی دواوە ئازارت هەبێت سێرەی و کەساڵە لایەکی ملم پێوەی ئێشێ بەڵێ ئەو ئاوساییە ئیلتیهابە و ئیلتیهابە ئۆتۆماتیکی زەخت ئەکاگەیا گەورە ئەبێ خڕەبێ زەختەکە لەو دەمارێکی ئێستا باسم کرد کە زەختی لێکرد تەبیعی ئەو دەمارە لەکوێ هاتووە لە گانگلیۆنەکەەوە کە دابەزیەوە هاتووە سەپلای هەموو دانەکانەکە هەمووی بەیەکەوە ئێشەکە جاری وایە خۆی سەبەبەکەی یەک دانە یان یەک کیسی بچووکە بەڵام ئەو لای بە کاملی ئێشەکەی ئەڵێ دکتۆر منم لایەن پێوە نەماوە هەموو دانەکانم کێشەیەکە فەحسی شیەکەن یان ئەشیعەی بۆگرین جاوێ هەر بە فەحسی کلینیکەڵ لەناو عەیادەیە دەرەکەیان لە خەستخانەیە یان ئەشیعەی بۆگرین سیرکەین تەنیا یەک دانە بۆ مچۆ سەر دەمارەکەی بۆی ئەم دەمارەوە هەموو ئەو لای ئێشەکەت یعنی هەر ئەوە ئێساس دکتۆر سیرامە بچینە لای وەڵامی پەیوەندیەکان و ئەم ترسەی خەڵکی بزانین چییە بەنسبەت بە هەرخان کە ئەڵێ براکەم 20 ساڵە و سکچوونی هەیە سکچوونەکە وا دەرەکەوێت بووە بە درێژخایەن ئەڵێ ساڵەکە چکە لە 2 هەفتە تێپەڕێ ئەمە پێوترێ سکچوونی درێژخایەن و ئەبێ بۆ هۆکارەکەی بگەڕێ ئەم بەڕێزاڵێ چەند جارێ فەحسمان کردووە ئەو ئەمی باە دەرەچێتەوە ئەمی باە دەرەچێتەوە زۆر جار کیسەکە لە ناو
فەحسی پیساییە دەرەچێتەوە ئەلا جۆرە گرێ باشە بێت دوای وای لێتەوە هۆکارەکان زۆر ئەبێ یەکەم جار بگەڕین ئایا بزین ئەمە وە بە هەڵگری ئەمی باەیان ناچونکە جاری وایە کیسەکان ئەمێننەوە لە ناو ڕیخۆڵەیە دوایش لەوانەیە کێشە بۆ جگەریشی بۆ دروستکە لەبرەوە ئەبێت ئەم نەخۆشە چارەسەرێک وەرگێ بۆ نهێشتنی ئەو کیسانە لە ڕیخۆڵەیە بێژگە لە فلاجیلەکە کە بەکارێنرێ حەبیشتر هەیە پێوترێدا لەکسانێت فێڕوەیت کە کیس ناهێڵە لە ناو ڕیخۆڵەکانە بۆی تووشی کێشەی جگەریش نەبێ و لەوانەیە نەبێ بە درێژخانش بەڵام ئەمەوە ناگەێنێ ئەم نەخۆشە بزەبت ئەوەی هێتی ئەم نەخۆشە لەوانەیە پێویست کات هەناوبینی بکە و ببینرێتەوە لە پسپۆری تایبەتەوە هەناوبینی ئەگەر پێویست بێ بۆی بکات ئەگەر ئەو کیسە وەکو باسمان کرد بێژکە لە فلاجیلەکەەوە حەبیتر وەرگێ کیسەکە نەما و چابوو ئەوە هەناوبینەکە لەوانێ ناچێت باشە دکتۆر سیروان ئەبێت لە ماوەیەم ئەم ساڵەیە هیچ دکتۆرێکی نبینی بێت یان ئەگەر بینی بێتی چارەسەری وەرگێت بۆ چاک نەبوو هەتا بۆ چاک نەبووە وەکو باسم کرد چکچوونە درێژخانەکان ئەگەر ئەوە هۆکار بواە بووە نەمایە چونکە بۆی ئەڵێن هەناوبینی چونکە لەوانەیە ئەمە هۆکارەکە نەبێ بەڵام کە فەحسیان کردوێتەوە ئەویان لە فەحسی پیسایەکە بینیوێتەوە دیسان علاجی فلاجیلەکەیان ناوەتێ ئەویش هەر بە تەواوەتی ناتوانێت کۆنتترۆلیکە ئەبێ هەبێکی تر هەیە کە لەگەڵ وەرگێ دالۆکسان ئەیت فەرۆی بۆ پاکردنەوەی کیسەکان چونکە بەس میکرۆبە ڕئیسیەکە کە ترۆفۆزی دیپێڵێن ئەوە لا بیت سکچوونەکەی وەستێ بەڵام کیسەکە ئەمێنێتەوە دوایی دروستە بێتەوە دیسان لەبەرەوە بێ ئەو چارەسەر وەرگێ بەڵام لەگەڵەوە شامە ناگەێنێ ئەو نەخۆشە بزەبێتەوەی هەیە سکچوونە درێژخایانەکەی لەوانەیە کێشەیەک لە ڕیخۆڵەیە هەبێت بێژگەلەوە بۆیە هەناوبینی لەگەڵ فەحسی پێوترێ مەڵەبزۆبشن کە سوئل هەزمی پێڵێن و بێجگەلەوەش ئەو نەخۆشە پێویستە خواردنی دەرەوە نەخوات چونکە لەوانەیە توش ببێتەوە ئەم چەند جارێک سەوزەیە ئاوی دەروێ ئاوی یان ئەبێ ئەو معقەم بێ سەوزە خواردنی دەرەوە نەخوات چونکە لەوە ئەم میکرۆبە بە تایبەتی لە ئاو و سەوزە خواردنی دەروە تووشی بە کاگارامیش لە گەرمیانەوە هەر بە هەمان شێواز بەڵام دکتۆر سیروان ئەگەر کەمێک بەسەرەتر پرسیارەکە ئەوڵام بیت و زۆر باشە بۆی بتوانانی پەیوەندیکەوە حسابی قۆڵۆنیش بکات ئەوەی بەهارخان براکەی لەوانەیە تا هیچی قۆڵۆن بێت جاری واحد هەڵچوونی قۆڵۆنی درێژخایان ئەمێنێتەوەی هەڵەیەتەوە وەزان ئەو میکرۆبێ و هەر عیلاجێنێ بەنسبەت کاکە ئارام ئەمە تووشی ترسی زیاد لە ڕاد دەبووە پێوترێ پانیک ترسێکی زیاد لە حەدی خۆیەتی ئەمە کە بینوێتی عینەکان بۆ وەرگرتووە پارچەکەوتێتی نەوەک سەرەتان بێ زۆر ترسێک لە ڕاددە بە دەردروست بۆ هەنێ خەڵک وای لێت ئەمە خەویان تێگەچێ ئەم هەر ئەمە بووە بۆ هۆی دڵپەلەپەل و وا دەرەکەوێت هەر ئەمەش بێ هۆکاری ئەو ڕۆژانی گەریە کە ناوزۆریان بۆ کردووە هەروە هەر ئەمەشە بۆ هۆی کە قۆڵۆنیشی تێکچووە یعنی ترس ینی قۆڵۆن و ئەمانە هەمویان پەیوەندیان بە باری دەرونی نەخۆشەوە زۆرە لەبەر ئەوە ئەبێت دوورکەوێتە لە دڵەڕاوچەکە ئەگەر ئینشاءالله وەزعەکەش باش بوو سەردانێکی دکتۆری دەرونی بکات بۆ چارەسەری تایبەت بە ترسی زیادە بەدەر بەڵام ئەشتوانێت هەر تەختی تێ بکات بۆ دڵپەلەپەلەکەی بۆ تەکید بوون کە هیچ شتێکی چارەسەری قۆڵۆنەکەش بێ وەرگێت چارەسەری قۆڵۆن و گەندە ئەو بەجێ ئەبێ وەرگێت زۆر باشە دەچینە لای دایکی ئەنیا لە سەیزاد قۆ لەگەڵمانە دایکی ئەنیا ئێوارەت باش زۆر سپاس سپاس دایکی ئەنیا فەرموو چی پرسیارێکت هەیە وەڵام من پرسیارێکم بۆ دکتۆر سیروانەیە فەرموو وەڵی من کە شەوانە خەوم سەرێشەیەکی زۆرم لێیە کە ئەخەوم سڕەبم هەردوو دەست و هەردوو ئیتر کە سڕ ئەبم هەموو سەری سەعاتێ خەبەرم نەبێت و لەوانەیە جەڵدە لێم بە کوێی سەرێشێ وەڵی هەموو سەرمە هاتە ئێش و ئیتر باڵم سڕەبێ و دڵم بەپەرە لێیە باشە لا سەرێشە نیە ینی نەوە بووە نەخۆشی سەرێشەی درێژخایەن و نەوەڵا سەرێشەم نەبووە هەموو شەوێک وا لێت ئەڵێ فەرموو هەموو شەوێک هەموو شەوێ ئیتر کە خەبەرم نەبێتە ئەو سەرێشەم لێ و بە زۆری کە باڵم سڕەبێ هەردوو شانم سڕەبێ ئەنجا سەرێشەکەم لێدا بەڵێ کێشەی فەقەراتی ملە نەبووە وەڵی نازانم هیچ نەخۆشی زەخت وەڵی سەبەب ئەو سڕبوونە تووشی زەختی کردوم زەختمە بێ بۆ 16 حەزە بەنجەبێتەوە بەڵێ ئەچێ بۆ 15 حەزە عیلاج وەرگرتووە بۆ زەختەکە نەوەڵی ئاس شتی تر شەخۆم مەڵێم بەشکە باشم تا ئیسە عیلاجم نەخواردووە ماوەی چەندە سەرێشێت وەڵی دەورەی 2 ساڵ سڕبوونەکەم زۆر بووە ئێستا ئیتر سەرێشەکەم زۆر لێمە ئەکە لێمە ئیتر تووشی ڕشانە و شتیشمەکە بەڵێ دڵە تێکەڵیە بەرچاوە پێشەوەی سەرێبێشێ زیگزاگ ناکات دڵم تێکەچێ دڵم بە پەلە لێ دڵم جاروایە لەسەر سە و شتێ لێدا هیچ ترسێکە نییە مەسەن ترس لە نەخۆشیە شتێ
بەڵێ نەوەڵای بزات کاتی خەوال لێت لە کاتی ترەوە لێ نایە کاتی تروا لێ نایە بە ڕۆژ مەسەلەن بەس بە خەواوام لێتر ئەبێ هەموو سەری سعاتی هەستم و سەرێشەکە و بەرداوامە بێت تا بەیانی بە هیچ چا نابێت دەرمانێک نەوەڵا بەس دەبێ دانیشم و ئەوا تۆزێ وەرزش و شتکەم بەخۆم ئەنجا تۆزێ باشە بم بەڵێ فەحسی چ تەنووری ئەشعی تەنووری سەرە گردووە نەوەڵا بەس ئیشاعی سەرم گرتووە لە هەڵەتدا ئیشاعی سەریان بۆ برتمیان سەر و عیبی نییە بە ئیشاعی ئاتیادیان تەنووری وەڵی تەنووری کردووە سیتیسکان خۆشم ڕۆماتیزم لەگەڵایە ڕۆماتیزمی جوگەکان بەڵێ ڕۆماتیزم لە 5 و ئەو ناوێ عیلاج هیچ بەکارێنیت بۆ ڕۆماتیزمە بۆ شتی تر وڵای کەم مەگە دەرزێکی ڤۆڵتارین بەکاربێنم ڤۆڵتارین بەڵێ باش سپاس دایکی ئانیا بۆ پەیوەندیەکە چاوەڕێ وەڵام بە دەچین لای کاک ڕەحیم لە قەڵەتزێوە لەگەڵمانە کاک ڕەحیم ئێوارەت باش ئێوارەت تۆش باش ئێوارەتان باش باشم سپاس وڵا پرسیارێکم بۆ دکتۆر سیوانەیە فەرموو من زەرعی جگەرم کردووە بەڵێ ینی جگەریان بۆ زەرعی بەتەواتی بۆیان گۆڕی لەکوێ کردە لێرە یان لە هیندستان بەڵێ کەی ئەمە ئەمە 2012 بەڵێ فەرموو زانم چی کێشێکت هەیە کاک ڕەحیم بەڵام من کێشەکەم بەزەوەی سەماوێکە جسمم تەوازۆنم تێکچووە جسمم تەوازۆنی کوێت ئەفوان ینی جێژە بیت بەڵە بەڵە جێژەم بەس ئەوانەی سەرە خولە و تووشە بێ لەگەڵ یانی بەڵای تەوازۆن تێگەچێت ماین تۆزێک جێژەم نەقەڵ ئەکەوی بە ئەرزان ئەکەوی دنیا خولەکە بڵین تەوازۆنەکەم داوات تێکە خەریکمەکەوم خۆمەگەرمەوە دنیا سوڕێت یان ناسوڕێت حەز دەکەم بەڵە بەڵە جێژەم دڵت تێکەڵیە لەگەڵیا نەوەڵاتم تێکەڵ نایە کێشەی گوێچکە و نەبووە هیچ مثلا التهابی مزمن مشاكل جوزكا التهابات لا والله انا بله بس فتريكه عملياته ما ويتنا الدنيا الصوره الدنيا بالله الدنيا صورته وهيش فحصك كنا كدوا مشكلة لا والله الرقاني هذا مسلم يعني الرقاني باشا زخت قلتوها زختم دائما ده بس بالله بيش مشكلة جالك هيك ام كيشانو نبو لا مشكلة من أبوها بله مشكلة فقراتي ملنيا لا والله بالضبط ده بس دائما بله باش بس شو کاک ڕەحیم چاوەڕێی وەڵام بە لە دکتۆر سیوان دەچینە لای کاک سالار لە سلێمانیەوە ئەم کاتان باش ئەم کاتۆ باش کاک سالار دەستان خۆش بۆ بەرنامە گرنگە زۆر سپاس پرسیارێکم هەبوو لە دکتۆرە بەڕێزەکە و دکتۆری ددانەکە فەرموو ددانەجیڕێکی زۆرم هەیە بە تایبەت لە شەواندا چارەسەری گونجاو بۆ ددانەجیڕە چییە و پرسیارێک تریشمەوەیە کە لە چی کاتێکدا ئێمە ددانەکانمان بشوین ینی ددانشتن لە بەیانیان و لە کاتی خەوتناندا تا چەند گرنگە ئێمە لەم دوو کاتێدا ددانەکانمان بشوین ئایا ددانەجیڕە ویراسیە ئەمێنێتەوە یاخود پەیوەندی بە چیەوە هەیە هیچ نەخۆشیێکی تایبەتە چارەسەری هەیە عیلاجی هەیە چی بکەین باشە زۆر باشە کاک سالار دانەجیڕەکەت ئەبێتە هۆی ئازاری شەویلگە دانەجیڕەکەت ئەبێتە هۆی ئازاری ینی شەویلگە بەیانیان کە هەڵەسی مجرڕەت دانەکانت ئێشێ یان شەویلگەکانیشت ئێشێ بڵێن شەویلگەی جومگەکان کەوتووە دانەجیڕەکەم هەندێک کات بە شێوازێکە کە ئەو هەستی پێکەم ینی ماندووبوونی شەویلگە و کان کە لە خەو هەڵەستم هەستی پێکەم بەڵام هەندێک کات هەستی پێ ناکەم بەڵام دەوروبەرم ئاگادار مەکەنەوە کە ئەم شت دانەجیڕێکی زۆرم کردووە لەکەیەوە دانەجیڕەکەت هەیە ئەفو بڵات بە بەردەوامی وابوومە تقریبان ئاوا بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵە بێوە بەڵێ لە مناڵیەوە لەگەڵتان نەبووە لە مناڵیەوە لەگەڵمان نەبووە زۆر باش زۆر باشە سپاس کاک سالار بۆ پەیوەندیەکەت تشینە لای بەپرسیار دانەکە با بزانین چییە کە دکتۆر مازین بەڵێ کاک سالار یەکەم پرسیاری دانەجیڕە بوو دانەجیڕە هۆکاری خۆی هەیە یانەوە تا هەر بڵین لە مناڵیەوە هەیەی یانەوە تا ئەو دانەجیڕەیە قەلەقی ڕۆژانە ماندووبوونی ڕۆژانە هیلاکی ڕۆژانە ئەمانە هەموو دانەجیڕە دروستەکەن ئەم ئەو ئازاری کە لە شەویلگەکانیان بەیانیان دروست ئەبێ ئینی دانەجیڕەکەی شەوانێتی باسی چارەسەری دانەجیڕەکەی کرد پرسیاری لەسەر ئەوە کرد
وەکو چارەسەر پێش وەختە دکتۆر ئەگەر بیبینێ باشترە بۆ بزانین ئاستی دانەجیڕەکەی چۆنە بڵێن مایڵدا کەمە وەسەتە زۆرە ئەما بێ هۆکارەکەی بۆمان ڕوون بێتەوە ئایا بەس کاتی قەلەقی بۆی دروزە بێ کاتی ماندوێتی بۆی دروزە بێ یان نە شەوانە هەمووی هەیەی بە پرسیارکردن بۆ نمونە لەگەڵ کەسێکی نزیکی یاوەکو دایکی یا باوکی یا لەگەڵ چێ ئەخەوێ ئەمەمان بۆ ڕوونە بێتەوە دوای ئەوە ئەتوانین قاڵبێکی بۆ بگرین کە پێوتێ نایتگاردی پێوترێ قاڵبێکە و قاڵبە دوای ئەوە بە جیهازێکی بایۆستار بڵین دروستی ئەەکەی ئەو قاڵبا کاتە ناو دەمیەوە شەوانە کە ئەخەوێ بۆی ئەگەر دانەجیڕەکەش کرد نەبێتە هۆی خواردنی دانەکان ینی دانەکان ناخوا لە ئاستێکان ڕایەگرێ ئەوە وەکو چارەسەری دانەجیڕەکە و هێواش هێواشیش ئەگەر ئاستی دانەجیڕەکەی لەو ئاستەیان نەبێ کە زۆر بێ لەوانەیە بەم نایتگاردەکە بۆی دانەی هێواش هێواش باشە بێتەوە و ئازاری جوگەکەشی کەمە بێتەوە وتی باشترین کات بۆ ددانشتن هەموو کات بیشوی کێشە نیە بەڵام باشترین کات شەوان پێشخەوە چونکە بە تایبەتی ئێمە فێربووین هەر زۆری نەمان بەدەم هەناسە ینی ئەمە کێشەیەکە ڕێکی زۆر میکرۆ بێتە ناو دەممانەوە ئێمە گەر شەوانە بتوانین دەمودانمان بشۆین ئەو فلۆرایانەی کە لە ناو دەمان ڕێگەیان پێناین ببنە خراپ ینی ئیش بکەن کە تۆ دانت پاکش بوو میکرۆت لە ناو دەمت نەبوو شەوان کە خەوتوی دەمیشت کراوە بێت بە تەسیرێکی کەمتری هەیە ینی نابێتە هۆی زیادبوونی کلۆریەکان ڕێگەی نایت باشتر لە میکرۆبەکان لە ناو دەم تا ئیشکەن بەیانیان ئەگەر هەندێک کەس هەیە لە دوای نان خواردنی بەیانیان دانەکان نێشۆرێت هەندێک کەسێک کە هەڵەستێ لە خەودانەکان نێشۆرێت کەم کاتیان لە بەیانیان خۆی باشترین کات شەوان پێشخە و لەگەڵ بەیانیان دوای نان خواردن بۆچی شو کە تۆ شەو خواردوتە ناو دەمت پاکە کە تەبیعی تۆ هەڵەسی دەموچاوت ئەشوی هەر لە دەمت ڕایەوە هیچ مینێکیتیانە دوایەوە کە نان ئەخۆی لەبەری دەمت شەوان کراوەتەوە ڕووی دانەکانت وشکە ئەو خواردنی کە خۆی زۆر خێراتر ئەنووسێ بەدانەکانەوە لەبەرەوە هەوڵبی لە دوای نان خواردنی بەیانیان بیشۆی زۆر باشە وە گرنگترین شتیش بەڕاستی گەرمەجال هەبوو من پێ 2 دقیقە قسەی لەسەرگەم ششتنی ددانەکان بە شێوەیەکی زانستی یعنی ئەوە زۆر گرنگە چەندێکی پێ بچێ نەکار ئەوە فڵچەکەی لێبێت ئەتوانێت لێرە ئێستا باسی بکەیت زۆر باش خۆی بە کورتی لەبەر بە خەڵک بین تەلەفۆن کە شتنی دانەکان گرنگترینەوەی تۆ چەندێک دانەکان دەشوێ باشە ئەو جۆری ئەو فڵچەیە بەکاری هێنی بۆ نەپوکی تۆ بۆ فڵچەی نەرمە بێ بۆ فڵچەی وەسەتە بێ بۆ فڵچەکە پزیشکە بە ڕێزەکان بەعام ئەتوانن بینوسن بۆ نەخۆشەکان ئەمە ئەو حاڵەتی تر گرنگترین شتەوەی بە ئیتیجاهی چۆن دانەکان دەشوی گرنگترین شت ئەوە ینی کێشەی زۆرینە ئێمە نەخۆشەیە ڕووی تێکردین دانەکانی ساغە بەڵام دانەکانی ئەلەقن بۆ ئەلەقن لەبەرەوەی بەزانستی نەیشتووە پوکەکەی خوراوە ئێتە دانیش کە ئەمێنێتەوە بە ڕێگەی پوک و ئێسقانەوە مێنێت پوکەکە بڕوا هێوا ژێواژەکەوێت ئەلەقە لەبەرەوە زۆر گرنگە پوکی سەرەوە بۆ خوارەوە بشۆرێ و خوارەوەش بۆ سەرەوە بشۆرێ یین تۆ بێ بۆ ئاراستی هیچکی زۆرینەی خەڵکیمە بە عکسەوە ئیشەکەکە یان بڵێن بە ئاسۆیی لێیە باشە یانەوە تا دانەکانی زۆر مشکیلە غەڵەتە دانەکان جوو دەکەن ئەو شکڵە لێ ینی پیسی سەرەوە یێنێتە خوارەوە باتە سەرەوە لەبەرەوە بڕووی دانەکان پاک نابێتەوە بەبەرەوە باشترین شت یەکەم ببورن ئەبێ بەلای کەمەوە دەمودانشتن دقەیە بۆ 3 دقیقە نابێت لە 3 دقیقە کەمتر بێت 2 دقیقەی هێر ئەبێ پێ بچێت ئەمە یەک دووەم جۆری ئەو فڵچەی هەڵیەبژێری زۆر گرنگە بە لەگەڵ پوکی تۆیا چۆنە چکە هەیە پوکی ناسکە هەیە پوکی تەنکە هەیە ئەستورە بۆ شێوەیە لەگەڵ شوشتنی دانەکان بە چه ئاراستەیەەکە گرنگترین شتەوەی بێ دەمی بکرێتەوە پوکی سەرەوە بۆ خوارەوە بشوات بەم شێوەیە و خوارەوەش بۆ سەرەوە بشوات سەر ڕووی دانەکان کێشەنی هەر چۆن مرتاحە بالەی بخات بەڵام ئەبێ ئێمە بە ئاراستە سێگۆشەیەەکە سەرەوە ئاراستی بۆ خوارەوە ئاراستە سێگۆشەیەەکەی پوک ئێمە فڵچە بەکاربێنین ئەو کاتە بە شوێکی زانستی دەمودام ماوشن دنیا بن ئەتوان بڵێم زۆریشتان پێویست بە دکتۆری دان نامێنێ بەس بتوانن بەزانست بە ئێمە تەنها باسی فڵچەی دانەکە ئەکەین ئەی و هەویری دانەی کە بەکاری هێنین زۆرێک شەریکاتمان هەیە بەڵام بەر لەوەی کە باس بەر نامانێ باسی هیچ شەریکاتی بکەین بەڵام ئایا هەمویان باشن بۆ سپیکردنەوەی دانەکان یاخود بۆ شوشتنی دانەکان بەر لەوەی کە وەڵامم بیتەوە دوو پەیوەندی تەلەفۆنی دیکەمان هەیە هەر کامێکتان با بچینە لای دوو پەیوەندی و ئەنجا دەستکەین بە وەڵامدانەوە بڕیارمان لەگەڵا لە سلێمانیەوە کاک بڕار ئێوارەت باش ئەم کاتەوە باش بەخێراتنی دکتۆرەکەم وڵات دوو پرسیارم هەیە لە کاک دکتۆر ماردین دکتۆریدان وڵا عەزێمە لێ پرسیاری یەکەم ئەوەی دانێکم پڕ کردوەوە تاقیوە جا زووش دانم بڵێن هینە بێ کلۆرە بێ ئەوە پرسیاریشیان بڵێن دانێکم تاقیوە
پڕم کردێتەوە تاقیوە ئەبێ بزانم ڕێنمایی کاروتۆر چی ئەمە یەک پرسیاری دووهەمیشم ئەوەیە کە پێش تقریبا 10 ساڵ لەمەوە پێش بڵێن تەلم کردەدانم اینجا هەستەکەم کاچیلەم تۆزە شێ نازانم هیچ شتی بۆ بکەم بڵێن بۆی تاثیر نەکا لەسەر کاچیلەم یان شەدیان قاڵبی کەی بۆ بکەم ڕێنمایی چییە بۆ ئەو شتا مەسەلەن دوای ئەفو بۆ پرسیاری یەکەمت کەوتت دانەکەم تەقیوە پێشتر پڕ کراوەتەوە بەڵێ بەڵێ لە خەسخانە پڕم کردوێتەوە دانەکە تەقیوە بڵێن زۆر باشە ئەو پزیشکە بەڕێزی کە بۆی پڕکردیتەوە دەماری بڕاوە یان نە وڵات دەماری بڕیوە زۆر باشە هەر خۆی پزیشکە بەڕێزە پێی نەوتی دوای ئەوە هەوڵ بە کیفێک بکە بەسەریا بۆیە زیاتر بیپارێزی دانەکەت نەوەڵا هیچی نەوت بەڵام لە پێشە کات هەر پڕی کردەوە و پاش ماوەیە تقریبا 2-3 مانگی نەبرتووە زۆر باشە بۆ ئەوەی تەلەکەش تێگەیشتن چەند ساڵ تەلەکە لە ناو دەمتا بوو ئافۆ وڵات تقریبا 3 ساڵ لە دەم مابوو بەڵام ئێستا سەقم تۆزە کاریگەری دروست کردووە لەسەر کاچی لە شتم شەویلگە دێشێ ئافۆ جومگەکانی ئەم لای شەویلگەت بەڵێ ئەڵێ ئێستا وەکو بڵێ ئیشێکم کردووە ئیشێکی کەم بڵێ لە دەستگین کردووە یعنی ئازارێکی کەم بۆ پیا بووە زۆر باشە بەس ئەو تەلەی کە بۆ دانرا بڵێن ماوەی 3 ساڵی پێچوو پێشتر دانەکان زۆر ناڕێک بوو بەڵێ یعنی بڵێن هەرمووی لەسەر یەک بوو بەڵام ئێستا دانەکەم باشوە بەڵام کاچیلەم تۆزە کێشەم بۆ دروست بووە هەز ناکەی جوڵابێتەوە دانەکانت وڵا تۆزە کەسەکەم پێشەوەی بەڵێ باش دەست سپاس کاک بڕیار بۆ پەیوەندیەکە دەچینە لای شلێرخان لە کەلارەوە لەگەڵمانە شلێرخان ئێوارە باش ئەم کاتە باشتر قوربان زۆر سپاس بە خێراتی میوانەکانەکەم سپاس شلێرخان دوو پرسیارە بۆ دکتۆر فەرموو وتسیاری یەکەم دکتۆر من لای سەرم دێژ ئەڤێنزانە کات ئازار هێوە شان و ملمە و باڵ چەپم لەگەڵ ئەوەی شەگێژ ئەبم و زیاتر بەیانیانزی لە خەو هەڵەستم تووشی ڕشیان و ئەبم بەس بەیانیان دوو جاتای سەدە دەم خەوە هەڵەستم گێژە بم گێژەکەم تر چاو خۆمە بەستمەوە سەرێ شەشم بەردەوام هەیە لای سەرمە زیاتر تەمەنە چەنە؟ 37 ساڵم 37 وەزنە؟ وزن تقريبا 78 كيلو رواية. بالله يعني توزي وزنه هي يعني. والله بالاش نصف الشخصة. بالله يكوات وزن زور. أم سريشة زختوش تقرتوا بزاني زخته هي أنا زخت ما قرم جزء أسايا. أسايا. فحصي هيك كدوة تشاوري نسبة خوين. تشاوري ما ودي تشي استاذ تشاوري برز سفارية زكام بس يجي توازن جوتشك تشوم دكتور شاعد تنوري عم بوفير. تنوري كشوم بو؟ يجي اشتغال قيب فردي جوتشك توكش شمعية اشتياكا. يعني كواتي تشي جوتشك تيا. بالله. والله شارع سري جوشك كورة قريبة شبي علاج مورد هنا والله بس هبل دوام جيجيكم هي كم بس جار بم قريب تو أيضا جار زور قدمتي تشاو خوما بس مناطق عمري كم دس مقرن جيجبون ينسر خلية جيج دوازم زي كري أكاد أول سر خلي بيلا أول سر خلي بيلا بالله ودم خوش وهردو جارك ودم خوات تشاو خوما بس مو كاتي عمون بوت تواريد وسير سعادة توارين لأن مو مقادم بوكان درزي توازن بيو بوكان يلا عصايا ومو بس تا حفتك هر يجبون من لقلايا. بالله. أو دكتور سيران سباس شيخان مش دكتور. عمليات مع السليم كذا شش حصل في شيء إسا كاتي بتمثل صراف شوين مهيا. بالله. زورا. والله مش هي أو لا يتشاف مع أزار مزور زي إخواتنا قم أزار مدرس سكان. قبضيان قبض نيد. قبض بوم يكمل قبض بواي أصايته بس فأنا كي زور رخصين السور أعلى. كي عملياتك وكرت؟ 2012. نازوريان بو كردي بيجوي عملياتك؟ نعم بس صار بجيني كوم بيو ما يصيري. بالله. خوينش تتكراوا؟ أو ندابة زي خوينك أو كخوينة تبكن؟ نعم خوينة تيمنا كردا. بالله شارع سر ورقتوا داي أويك عملياتك كراي هي جان. نوام يتي علاج قوم من التهابات التحامل وما عندنا باشوف دول ما ويترهم وام يتيتو. بيوي قبضيش بي. لا قبض نوم واملنا بس زي كم جد أول بس يقول قبض من دعوة الصلاة صايشة بس هاتك خيانك وكل شيء روفن أتك خيان الصورة. بالله طبعا مش بس. سباس لرخان. يجبونا كم دكتور جان شعر سركم بدابل. شاوري والله باش لرخان. دكتور سيران والله ما كان ورقينو باشام تلا دكتور مردي. دايك أنيا من هي كرحيم من هي. لەگەڵ شلێرخان بەنسبە دایکی ئەنیا لە سەریەشەم هەیە و سربوون و دڵپەلەپەل ئەوانە زەختیان گرتووە زەختەکەی حەڤە بووە حەڤە زۆرە ئەم زەختە جا ئێستا هۆکاری سەریێشەکە لەوانەیە زەختەکەی بێت ئەمە یەک
دووەم لەوانەیە ئەو دەرمانانە بێت کە بەکارهێنێت بۆ سەرێشە جاری وا هەیە دەرمان لە حەدی خۆی زیاتر بەکار بێنیت بۆ سەرێشکە و خراپترەکە ئەم نەخۆشە ئەبێ پێویستە ئەگاداری لە زەختەکەی بێ و ئەو مەسەلەی ڤۆڵتارینە زۆر بەکار نێنێت ڤۆڵتارین لەوانەیە زۆر جار تێکەڵی شەکەن ڤۆڵتارینەکە دیکات بڕۆی لەگەڵ بۆ تێکەڵەکەن کە ئەمە دەرمانێکی خراپە خەڵک ڕاهاتوە لەسەری بۆ زەخت خراپە بۆ مەسائلی بەرزبوون پستانی ناوپەردەی مێشک ئەمانە هەمووی زۆر کێشە دروستەکەن تەنوری کردووە ئەگەر تەنورێکە ئەڵێ 2 ساڵە منوام ئەتوانێت تەنوری بکاتەوە جاری وهەیە لە بیدایەتە ئەشعای تەنورەکە هیچ پیشان نایە پێویستەکە دووبارەکرێتەوە و کۆنتترۆلی زەختەکەی ئەبێ بکات ئەبێ زەختەکەی چارەسەر وەرگێ بۆ ئەگەر زەختەکە چارەسەر بکات و سەرێشە نەماکەواتە ئەوە زەختەکە بۆ سەرێشەی دروستکە کە ئەم وەزانێ سەرێشەکە زەختیەوە بەرز کردوتەوە ئەو ڤۆڵتارینەش دەبیرکە و بە شێوەیەکی گشتی ئەتوانێت ئەگەر هەر باش نەبوو بەمانە دوای کۆنتترۆلی زەختە و ئەمانە چونکە احتیمال هەیە جاریوە لا سەرێشە و سەرێشێنێت بەس دەبەرەوەی ئەم هەموو ڕۆژێکە بەردەوامە پێویستی بە پشکنینی زیاتر هەیە ئێستا مەبدەئیەن علاجی زەخت وەربگرێ و دوایی ئەتوانێت پزیشکێکی پسپۆری مێشک و دەمار دوایی بیبینێت بۆ ئەگەر سەرسێشەکەی بایەوە بە تایبەتی بێژگەلەوەژە بێ ئاگەی زانێت ددانەکەن کێشی ددانی سەرەوەی هەیە کێشەی جیوب ئەمانە بۆیە تەنورەکە پێویستە بیکات بۆ ناوسەری پشکنی دان بکات و زۆر حەبی زۆر دەرزی بەکار نێنێت بەنسبەت کاک ڕەحیمەوەی لە قەڵاتزێەوە ئەڵێ زەرعی جگەرم کردووە با دەرەکەوێت زەرعەکەی سەرکەوتوو بێت بەڵام ئەڵێ من ئێستا گێژبوون هەیە و لە زمینەکان ئاڵێ زەختم دابەزیەوە ئەم زەخت دابەزینە گێژبوون دروستەکە بەڵام ئێمە ناتوانین تاکید بین چونکە احتیمالێک هەیە سەرگێش خواردنی هەبێت سەرخولەی پێڵێن لەبەر ئەوە پێویستە چاودێری زەختەکەی بکات ئەگەر بۆ هۆکار بگەڕێت بزانین ئایا ئەمە زەختەکەیەتی یان مشکلی گوێی ناوە یان کێشەی تری هەیە بۆ سەرگێش خواردنەکەی بەڵام لەگەڵەوە پێویستە چاودێری جگەری هەر بکات فحص بکاتەوە فحسی ساڵانە هەیە 2 ساڵ جارە پسپۆرەکەی کە خۆی بۆی دانێ ئەبێ ئێحمالی نەکە ئایا ئەمە ڕووباتەوە کێشە لە جگەرەیانە بەڵام ئەوەی کە پێویستە چاودێری زەختەکەی بکە ئەگەر دابەزینەکە بەردەوام بوو تۆزێ مەسەڵەن خوێ زیاتر بەکاربێنێ خواردن باشتر بخە لە کاتی خۆیان ئەمە لەوانەیە حەلیکە ئەگەر باش نەبوو ئەبێ تەختیتێکی گوێ بکە لەوانەیە ئەمە سەرخولە بێ و پزیشکێکی پسپۆری قورگ و گوێ و لووت بیبینێ بەنسبەت شلێرخان 2 پرسیاری هەبوو پرسیاری یەکەمیان دەبارەی کە سەرێشەیەکی هەیە و دەرەکەوێڵێ ئەڕشێمەوە و زۆر نیشانەکانی ئەم سەرێشە لەگەڵ لا سەرێشە ئەڕوات کە پێوترێ شەقیقە چونکە خۆشی وەزنی هەیە تەنورێکەشی کە کردوێتی کێشەیەکی گوێچکەی پیشان ناوە ینی وا دەرەکەی ئەم 2 کێشەی هەبێ لێرە لەوانەیە سەرێشەکە پەیوەندی بە شەقیقەوە هەبێ لەوانەیە بە پەیوەندی بە گوێی ناوە هەبێ کە ئەڵێ گوێ ئیلتیابی مزمینم هەبووە چارەسەر وەرەگرم دوای وام لێتەوە پێویستە چارەسەرەکە بە مەزبوطی وەربگرێ ئەگەر هەرمایەوە ئەشعەیەکی تەنوری بکاتەوە و لەگەڵەوەشە بەنسبەت علاجی سەرگێش خواردنەکە جاری وا هەیە ئەوانەی کە هەوکردنی گوێی ناوەی درێژخایانیان هەیە پێویستیان بۆیە علاجی ئینەکە درێژخان زۆر بەکاربێن بەنسبەت پرسیاری دووەمیان عەفوومکە ماوەتۆ ئەڵێ ماسیرم ئەمەلیات کردو و ماسیرەکەم ئێستا خوێنم لێ ئەمە دوور نییە هەڵیابێتەوە ماسیرەکەی چونکە باسی قەبزیەکە و قۆڵۆنی کێشەی قۆڵۆنی هەیە پێویستە مەڵحەمی ماسیرەکە بەردەوام بەکاربێنێ ئەگەر هەر باش نەبوو ئەو پسپۆری نەشتەرگەریە ببینێتەوە کە ماسیرەکەی بۆ کردووە بەڵام ئەتوانێت مەڵحەم هەیە تەحامیل هەیە بەکاری بێنێ خواردنی سەوزە و شلەمەنی زیاتر و علاجی قەبزەکەی بکە لەگەڵ قۆڵۆنەکە بۆی ماسیرەکە دروست نەبێتەوە چونکە لە ئەمە گەر خوێن بێت ئەمە هینە مەرحەلەیەکە بەڵام بیرمان نەچێت ئەگەر ئەوە دووبارە بێتەوە ئەم خوێن بەربوونە پێویستی بە هەناوبینی قۆڵۆن هەیە چونکە جاری یەکەمیش نەیکردووەکە ماسیری هەبووە زۆر باشە دکتۆر سیروان سپاس بۆ ڕێنمایەکانت دکتۆر ماردین بێنە لای تۆ باسی هێریدانمان کرد سەرسا باسێکی ئۆکەین پاشان بچینە لای وەڵامەکەی کاک بڕیار باش هەویریدان ئێستا خۆشبەختانە براندی زۆر باش هەیە ڕۆژانە چەندین مندوبی ئەم شەریکە باشانە ئەگەڕێن ناوی شەریکەی ناوین زۆر باشترە کوالیتی هەویریدان و
معجونیدان لە چاو پێشترا لەبەرەوە دکتۆر قەرارە ئێستا و معجونانەی کە لە ناو بازارانەوە هەویرانە هەن بە پێی جۆری پووکیش جیاکراونەتەوە یعنی هەیە بۆ نمونە پوکی ئیلتیهابی هەیە ئەتوانی معجونی ئیلتیهابی پوکی بۆ نووسی هەیە دانەکانی حساسە جۆرە معجونێکی بۆ نووسین حساسیەتەکەی کەم کاتەوە هەیە ئەوێ سپی بێتەوە جۆرە معجونێکی بۆ نووسین ئەوێ سپی بێتەوە یعنی ئێستا جۆرەکان بە شێوەیە دابش کراون پزیشک سربەستە لەسەر ئەوە جاران ئێمە ئەنووسین فلانە معجون ینی بۆ نمونە کامل لە بازارە تۆزێ باش بووە کوالیتیەکەی سان سووداینمانە نووسی ئێستا جۆرەکان هێندە زۆر بوون بۆ هەموو شتێک ئێمە ئەتوانین جایکەین ینی ئێمە نەخۆش هەیە لە دانەکانم زۆر حساس جۆرە هەویرێکی دانێنێ جۆرە معجونێکینێ حساسیەتەکەی نایڵێ ئەڵێن کە نەما حساسیەتەکەت پێمان بڵێرە اینجا دانێکی تری بەکار بۆ ئەنووسین بۆ ئەوی بتوانێت بۆ هەموو شتەکانی ببیانی پاکژی بکاتەوە ئیلتیهابی پوک نێڵێ ئەمە بە شێوەیەکی ئێستا زۆر باشە سوپاس بۆ خۆیانی براندەکان باشن ئەوانەی کێن بە کوالیتی کۆنتترۆڵات تێپەڕ سەبارەت بە بچینەوەی لای کاک بڕیار کاک بڕیار دوو پرسیارگیکیەوەی دانێکم تەقیوە ماوەیەک لەمە پێشپڕم کردوت و دوایی تەقیوە بڵێن ئەمە دەماری بڕاوە دان وەکو هەر شتێکی کە دەماری ئەبڕێ خوێنی بۆ ناچێ هێواژ هێواش دەست بە ڕزین ئەکایان ئەوە تا ڕەنگەکەیە گۆڕێ دوای ساڵێ دیسکەلەرێشنە بێردان هەیە دانەکەی ساغە بەڵام ڕەش بۆتەوە هی ئەوەیە ئەو دەماری بە زیندوی نەماوە پێوتێن نەن ڤای تەڵەبێ ینی ژیانی لە دەزەیە باشە ئەم دەمارەکەیان بۆ بڕیەوە دوایەوە بەیان پڕکردەوە دڵنیام دانەکە زائیف بووە کە بڕیان کردوەوە ئەگەر ینی لە دوای ئەوە بیتوانێت کیفێک بکە بە سەریاچکەیەکێک لە ئیندیکیشنەکانی دروستکردنی کیفە بۆ ئەو دانانەی کە دەماریان بڕاوە باشە ئەمە ئەگەر دانەکە دەماری کیفی بۆ بکردایەت تەسەوڕمەکردنە تەقیەوە دوای ئەوەش ئەتوانێت ئیشاڵڵا گەر وەزعەکە باش بوو سەردانی پزیشکەکەی کە جارێک کە بڕیکات و دوای ئەوەش هەر ئەتوانێت کیفکە بەسەریە باشە وتیشی دانم زۆر کلۆر دەبێت سەبەبی زۆر کلۆربوونی دانی بۆ چیە گەڕێتەوە نەقسی کالسیۆم ڕۆڵێکی گرنگی هەیە فلۆراید بەڵام ئەمانش بە پێی تەمەنی خۆی مادەم ئەم دانەکانی زۆر کلۆرە بێ زیاتر خزمەتی بکە جۆرە ماجونێ بەکار بێنێ کە نسبەی کلۆربوونی دان کەمە بێتەوە ئێستا خۆشبەختانە هەم ماجونی هەیە هەم دەمشۆری پزیشکیشی هەیە بۆ کەمکردنەوەی کلۆری ئەمە وتی وەکو ڕێنمایی چی بێ ئەوڵ با پڕی بکاتەوە جارێکی کە وە چیفی بۆ دروست بکە باشترە لەوەی بڕابی کێشێ بەڵام مەگەریتر دان هەیە پێوتێ هۆپلسە ینی تەواو ئەمەلی نەما و کاتە ناچارە لای بە و دانێکی کە بخاتە شوێن وتی 10 ساڵ پێش ئێستا تەلم داناوە 3 ساڵێکیش لە دەمما بووە بەڵێ بەپی قسەکانی ئەم تانەی بینیت جوان ناتوانینکی بەڵام بەپی قسەکانی ئەم پێش ئەوەی تەلەکەدانە دانەکانی زۆر خوار بووە دیارە چکەم دێ 3 ساڵی پێچوە دکتۆرە بەڕێزەی کە بۆی ئەنجاماوە وتم شەویلگەت ئێشێوتی بڵێ ماوەیە کە دەستی پێکردووە من بۆ ئەوەیە جێرمەوە حاڵە دانەکانی جوڵاوەتەوە کەمێک باشە و پێشم جوڵاوەتی بڵێ هەستەکەم کەمێک جوڵاوەتەوە ئەمە بۆم حاڵەتە ئەبێ سەردانی پزیشکی ڕاستکردنەوەی دان بکەین بۆ ئەی سێرێکی بکەین بزانین خواردبوونەوەکەی لەو ئاستەیە بۆتە هۆکاری ئازاری شەویلگە دروست بکە یان نە ئەو کاتە تا ئێمە نەیبینی و ناتوانین قەراری لێ بین. دکتۆر ماردین هەر بالای تۆ بمێنمەوە هەندێک کەس هەیە کاتێک کە دانیشەیەکی ئەبێت لە خۆی علاج بەکارهێنێت یاخود هەپی ئازارشکیان بەکارهێنێت ئەمە دروستە؟ نەخێر بە دکتۆر سیرانی سلەوانی هاوڕابێ لەگەڵمان خۆی بەکارهێنانی دەرمان بەبێر ڕێنمایی پزیشک کۆمەڵێ شت بۆ دروستەکانی بۆ نمونە ئەبێتەوەی سێنسیڤیتی بۆ ئەو دڕەکان دیبایەتی سێنسیڤیتی ئێستا کێشەیەکی زۆر لە ناو هاوڵاتیانی ئێمە بە جۆرێک بڵاو بۆتەوە ئەوەی ئەمۆکسید خواردووە تۆ ئەمۆکسیلی بۆنسی سوودی لێنە بەڵێ ڕێزستانس ئەنتیبایۆتیک ڕێزستان دەبێت ئیتر تۆ ئەم سوودی لێ نابینی لەبەر ئەوە من ڕێنمایی هیچ کەسێک ناکەم ئەوە جیایە سەعات 2 شەو پەکیەکەوێ ئەمۆکسیلێک لە ناو سەلاجەکەیەتی ئەیخوا ئەمەیان تەحەدێک بەڵام بە هیچ جۆرە بەبێ ڕاوێژی پزیشک من نەخۆش هەیە قسەی لەگەڵ کردومی دکتۆر من چوون بۆ لای فلانە کەس علاجێکیان پێوتم تۆزێکی خیتە ناوە ئازارەکە مشکێنێ بەس دکتۆر دڵم خەریکە وای لێ مەعیدەم کاکە تۆ ڤۆڵتفاست وەرگرتووە ڤۆڵتفاست بۆ مەعیدە ئەبێ مەعیدە مشکلت نەبێ و قورحەت نەبێ و ئەمانەت نەبێ و بەسکی تێربی خۆیت ئەمە یەک دوو زەخت بەرزەکاتەوە یعنی تۆ نابێ بۆ ڕەبۆ خراپ ینی کۆمەڵێشت هەیە بەبێ ئامۆژگاری دکتۆر من هیچ کات ئامۆژگاری نەخۆش ناکەم ینی خۆتۆ مەوەی کە بەکارێن یان مسەکیناتە ئازارشکێنە یان شتی التیاباتە کاردووکیان کێشە دروستەکەن ئەوەی کە مسەکینەوەی ئازارشکێنە لەوانەیە قورحی مەعیدی بۆ دروستکە لەوانەیە ڕەبۆکەی هەڵباتەوە قەسەبات و ڕەبوو بە ئەو ڤۆڵتاری و بابەتانە می تێدەچن و ئەگەر ئەنتیبایۆتیک بێ ئەنتیبایۆتیک دوور نییە ئەم ئەنتیبایۆتیکە تووشی ئەوەی کاکە
ئەو دەرمانی ئەلتیابە دەستبێنێ بۆ ڕۆژی دواتوە ئیسفادی لێ نەکە و ئەگەر هەر مسەکین بێ زۆر بەکاری بێنێ جاری وە مسەکین خۆی بێ بە سەرێشە کەواتە باشترین چارەسەر ئەوەیە کە بەبێ ڕێنمایی پزیشک هیچ دەرمانێک بەکار نەهێنن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە پرۆگرامەکەمان کۆتایی هات. سپاس بۆەوەی کە وەڵامی هەموو پرسیارەکانتانایەوە بۆ هیوایی کە پرسیارەکانی ئەو پرسیارانی کە ئاڕاستی پزیشکەکانتان کردو وەڵامەکانتان وەرگرت بێ و ڕۆژانەش لە ڕێگەی دەستگای مرۆیی مامەوە پرۆژەی پەلەچارەکە ڕاگەیاندراوە. ژمارەی کۆمەڵێک پزیشکی بەڕێز لەسەر شاشەی گەلی کوردستان ئەڕوات هەچ پرسیارێکتان هەیە لە بواری پسپۆرە جیاوازەکانی خۆیاندا دەتوانن پەیوەندیان پێ بکەن لە ڕێگەی واتساپ لە کاتژمێرنەوە هەتا 4 ئێوارە. هەچ پرسیارێکتان هەیە پەیوەندیان پێ بکەن و تا ئەوان بتوانن وەڵامتان بدەنەوە. ئەگەر پێویستی کرد دەرمانتان بۆ دیاری بکەن، ئەگەر پێویستیشی کرد پزیشک بتان بینێ. دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون. هەتاکوی ئێوارێکی دیکە و پرۆگرامێکی دیکەی با پابەند بین. دەبینەوە میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و کاتێکی خۆش.